أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اللهم ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك، لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. وصلى الله وسلم على خاتم الأنبياء والمرسلين وحبيب رب العالمين محمد وآله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. عزيزان وخوشويستان، لشوێکی دیکە لە شەوە مبارەکەکان کە شەوی 25 مانجی ڕەمەضانی 1443 هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگەینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەو حەلەقەی دەستمان پێکرد بوو. یەکەم ڕوکنی ئیسلاممان باس کرد کە ئەویش کەلیمەی ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەو من باس کرد. دوایە باسی ئیقامی الصەلاة، باسی نوێژیشمان کرد. لەبەرەوەی زەکات زۆر باس کرایە و هەروەها کەمیشن ئەوانەی زەکاتیان هەبی و لەناو ئەو کەمانە زەکاتشان هەیە کەم ئەوانە زەکاتی دەدەن. ئەزانین ڕوکنێکە لە ئەرکانی ئیسلام ئەگەر خوتبە بایە خوتبەی جومعە خەڵکێکی زۆر دێن کە ئەهلی زەکات و ئەوانە بن، ئەوەی کە لەسەر ئەنگۆ واجبی کە ئەوانەی ئەمان جەماعەتی فەقیر و فوقەڕا بە زەکاتی سەرفترەما لەسەر واجب ئەوی دیکە سپارەمان نیە زەکاتی بدەین. ممکنە حەشبی زەکاتی هەبی ئینشاءالله زەکاتی خۆ بە جوانی بدەن، چکە والذین هم للزەکاتی فاعلون، دەبێ بە فعل زەکات بی و بزانی چێ پێی دەچی. ئەگەر نازانی ئیستیشارە بە مامۆستایان بکەی، بە ئەو کەسانە بکەی کەوا تەوزیع دەکەن و خەڵکی دەناسن و پێیان پیشان بدە و ڕقم تەلەفۆن و شتیان لێ وەرگری و بچ بۆ خۆت بچی چ کەسێکی بکەی وەکیلی خۆت، ئیتر زەکاتەکانی خۆتان بە جوانی بدەن. ئەوجا ڕۆژی لەبەرەوەی هل بداية هم مستندر. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. أو آية الزور باسكراية يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بدو آية الروج واجب أو هم أمة الروج شست آيات لسر جهاد و دعوة و بانقواز و حجاب و ئەوانش هەموو واجبن وەکی ڕۆژیە. خەڵکەکی کەم ئافرەتی کەم حیجابن، خەڵکەکی زۆر کەم جیهادێکە، خەڵکەکی زۆر کەمیش دعوە و بانگەوازیەکە. یعنی گەنجی وا هەیە خەریج کیمیایە، خەریج ئەحیا، خەریجی فیزیایە، خەریجی بایۆلۆجیە، خەریجی کولیەکانی دیکە ئەتوانی بێتە داعی زۆر بە ئاسانی. خوای گەورە تەکلیف لە ئینسانی دەکەن لەو شتەی کە ئیمکانە. خدای گەورە تەکلیف لەو شتە لە تو ناکە کە ئیمکانێتت نییە، کە توانات نییە. لەو شتانەی کە ئیمکانێتتان هەیە ئەسپی خۆتانی لێ تاودن، بەس ئەو شتەی ئیمکانێت لێ نییە تەکەلف لە خۆت مەکە، خورتی لە خۆت مەکە. لە چت پێ دەکرێت لەو شتەی تەقسیری نەکەی، لەو شتەی پێت دەکرێت. ئەمما لەو شتەی کە ناتوانانی نەخەفەتی لێ بخۆ نەموکەلەفی لە لای خوای گەورە. ئیدەن ڕۆژەکانی خۆتان بە جوانی بگرن، بەس برسیاتی و تێنێتیمان دەچیس نەمینیتەوە پەنا بە خوای گەورە، ئیتر ئەوش باشتری ڕۆژ. باسی حەجی ماڵی خوای گەورە طبعا حديث فرمي أوي مالي هبي مالي خواي هبي وري هبي مزالي هبي نسيت حجة لقر قارون ونمرود وشداد وأنا حشرك بنا بخواي يوري دار باوري بو واجبينيا چون كبو هندك شت لتمن دا يقدر واجب أو ركنا أويش حجي مالي خواي يوري بارشت هبي رجاش هبي نسي يعني تيا يعني باورت بينيا أجا باورت به بونايكي لمذهب إمام شافعي زارش مزال نتي دو زارش لوت هركيو مزالة نتي سه زارش لوت هركيو مزالة نتي چار زارت لوت حتى پنج زارة مزال دوه پاشی پنج زارة هیچ مزالی تدانية اتو دمريو او واجبش لسالاراتي بهيتش تشي دو من دار شش ورقة خلقنوا بدنا نايتسيا مقاولة شي اواني دسنا حزي يمنية شي بيني بورقة شي حزي لو كلتي عرفاتي ببنتو بأخواي او ناخول لا اخواي جورا مادام هيت براي برز خوشويس دولة مندي برز ريقاش هي مزالش هي هندك يدري ناس ما حد زي لبر اوي كاكا كودا يباش حد زي جناح حكم كرت كودا براي برز حد واجبة علاقة بو مزمي دايا بروها تا او رصاب وشدري لو خد لي نامري خني نابي شدري صالك ما شدري روجك ما بروح حد زي مالي خوايقه وربكا لا ترسي اوي نتي حد زي وبلي والله لو ناس ما حد زي چون كاترسم بتسمع حد زي بيمو دوای گناح چی بکم گناح کم لو بسط گناح حساب والله يتوانيا
لە چ ئاەت و حەدیثانات لە دوای حەجزی گوناح بە 100 گوناح و بە 5 گوناح و بە 7 گوناح حساب بەڵام ئینسانی کە چۆ ماڵی خوای گەورە پاک بوویت و مخابنە ئەو پاک بوونەوەی خۆی پیس بکاتەوە ئەگەر نەواجبەکەت لەسەر لا چووە و یەکێک دەڵێ وەڵا دەتوانم بچمە حەجێ بەس پارەم نییە هەدیە لەو خەڵکی بکڕم کوڕە هەدیە حارس بڕۆ برا یا ڕەبی گەردەن تازاوی یەکێک دەی گوڵە دەوام بچمە حەجێ بەس ناوێرم سواری تایاری بوو کاکە بە سیارەی بڕۆ یعنی ئەوانە هەنجەتەوەکەی بێسەروبەرن کەسێکە شوە برێ وەڵا حەج بێتە گەلی حەج بێتە پێش مارێ ناچم ئەو کافرە کافر دەبی ئەو کەسە پەنا بەخوای گەورە لە هەر پێنج ڕکوونێنە ئیسلامی باوەڕت بێ کەچی نەبی کافر دەبی وەفشەی بەیەکەچی بکەی گەمەی بەیەکی بکەی کافر دەبی لە هەر شەش ڕکوونێ ئیمانێش گاڵتە و گەمەی بەیەک لە ڕکوونێنە ئیمانێ بکەی کافر دەبی باوەڕشت بەیەکی نەبی کافری بە ئیجماع عولەماوە قسەی من نییە نەڵێ مامۆستا هاتێ لێرە خەڵکی کافرەکەوە یعنی باوەڕ بە چ نەبی دەی باوەڕ بە نوێژە نەبی باوەڕ بە شادەی نەبی باوەڕ بە ڕۆژی نەبی بە زەکات نەبی بە حەج نەبی چی ئیسلامەتیەوە باوەڕ بە ئەن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره باوەڕ بێک لەوانە نەبی چماوە ثوابتن ئەوانە لە ئیسلامی وهروها ما علم من الدين بالضرورة عندك درين والله ثوابت الإسلام ديارنية شيء أو ركن إسلامي أو ركن إيماني أو أويك الإسلام ده بضروريات زندرا مثلا حكمي دست بريني حكمي زناية حكمي بختاني أو أنا لإسلامة الزندراون هر كسر شيء إنكاريام ككافر بفنا بخواي جورا يلا بابينية كم ركن إيماني أن تؤمن بالله دار إيمان سيا عقيدة وبيرباوري مسلمانان لسرتن أساسو لەسەر چەند ئەساسەک و چەند بناغەیەکی دامەزرایە عەقیدە یەک لەو ئەساسانەی کە لەو عەقیدەی مسلمانان عەقیدەی لەسەر دائەمەزرێ ئیمانە ئیمانش ئیمان بە شەشتە ئیمان بەخوای گەورە باوەڕ بەخوای گەورە باوەڕ بە فریشتەکان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره أو إيمان چۆنە دەبێ بە زمان بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله ئیمانم بەخوای گەورە هەیە ئەتراف بکەی و هەروەها بەناو دڵیشت باوەڕ پێ هەبی چونکە یەکێک جاران ئەمە گەنج بووین گەنجان فەلەک کرد بۆ بەردەستە مەسیحێ دەیان گوت یەڵا ئیمانی بینە دەی ئەوش دەیگوت چ بڵێم دەیان گوڵ ئەشهەدو لا إله إلا الله دەیگوت ئەو گوتم ئەشهەدو لا إله إلا الله وڵای ئیمانیشم پێ نییە کو یعنی دەیگوت ئەو دەری ئەشهەدو لا إله إلا الله ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله ئەو گەنج سەپرا لێدا وڵا بۆ مسلمان دەیگوت وڵای هیچ نەبوویمە مسلمان کاکە ئەو بە زمان گوتنە هیچ ئیستیفادەی نییە ئەگە دڵ لە گەردانەبی ئەگە دڵش بەتەنێ ئیمانی هەبی تەواو کابرا ئیمانی بەخوای گەورەبی بە زمانی ئەتراف نەکا هیچ قیمەتی نییە لەبەرەوەی فیرعون سەد تا سەد لەنگۆ باشتر دەزان لەبەی باشتر دەزانی الله سبحانه وتعالى خدای موسا و خدای هەموو پێغەمبەران و خدای ڕاستە دروستە بەس ئیعترافی ناکرد مادام ئیعتراف نەکا ئەوش بە فلوسەچی ئەوە دوو سێیەم والعمل بالأركان عملش پێ بکەی کابراک شعدەی بینی و بەدر ئیمانیابی یەکشت نەکە لە ئیسلامەتی نە نوێژێ بکە نە ڕۆژێ بگری نە زەکات نە حەجێ بکە نە زیکرێکی بکە نە ڕووی لە خۆی ئەوچی ئیسلامەتی ئەوشی ئیسلامەتی نە ئیمان کەم و زیادەبی هەر چەندی عملی صالح کەی ئیمان زیادەبی هەر چەندی عملی خراپ کە ئیمانت ضعیفتر و کەمتر دەبی ئیمان کەونیش دەبی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم إن الإيمان لا يخلق يعني كزل الكون بي أفرمت إيمان كون دبي لحديثك إمام الطبراني رواية كده بإسناد حسن إمام حاكم أفرمي إسنادك حسنة أفرمي دعاء كان إيمان تنوي بيتو إيمان بس نوي دبيتو بأشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله بتجديد بيتو بحلقات الذكر بعد عنيش لو شويناني لو خطبة لو مناسباتاني كا هزدك تأثير لك إيمان بوانا زياد دبي واجب بتسي أو شوينانا وبتسي لو زيغانا بجداري بكيلويا هم جا معاذ ذي فرمو تعالوا لنؤمن ساعة ورن باقتك إيماني بينينو يعني تي يعني لنجدد إيماننا ورن با إيماني خمان نوي بكينوا جا خوشويستان برزن أولا چه هات الركن كان إيمان آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كلنا آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير أو آية زورة قولها أو دو آيتاني آخري البقرة لا يكلف الله نفسا إلا وسعها حتى آخري بيغمبر فرمي صلى الله عليه وسلم هر كسر شيء هم الشوي بس أو دو آيتان بخيني كفتاه بس يتي لذكر وتسبيحات ومشتقره هندي كلبي يلا أوش الشوي على أساس هاتينا إن شاء الله ليلة القدر ما بقسمت بي زحمت نبي شيء أو شو أو دو آيتان خوينا ندس خبرنك حباب زان مطمئن بم شو دو آيتان خوينا يعني زور به هرب بيرتان نبوا ما دام أو أديتو ما دام ببيرتانيا تازه بدايتك وقتی هاتین خاصة شوی 27 دەبی یەک بێت تێرانێ
بڵێ یەڵە کاکە دوو ئاەتەکەی ئاخری ئەلبەقەڕەی هێشی دەنگ خۆش بێ چی مامۆستا یاسینی خوا لێی ڕازی بی دوو ئاەتەکەی ئەلبەقەڕەی بخوێنین یەڵە چێ سوورەتی آخرته شەوی لەیلەتول القەدر دوو ئاەتەکەی ئاخری بەقەڕەت نەخوێندبی ئەگەر شەوی لەیلەتول القەدر لۆ لەیلەتول القەدر دانیشتبی تەبارەکەت نەخوێندبی واقعات نەخوێندبی حامیم دوخانت نەخوێندبی سەجدەت نەخوێندبی یاسینەکەت نەخوێندبی ئەدی چت کردی ئەو شۆکە وەڵا چون پیاسەم کراتا 12 لە بازاڕی 12 هاتمە مزگەوتێ 5 نوێژم دەگە مامۆستای کردن مامۆستای شوتارێکدان دەک دوعان کردن و وەڵا چوومە برام وەڵا ئەوها نابی لە دوای نوێژ بە تایبەتی شەوی 27 نەسیحەتانەکەم ڕەجاءن لە دوای نوێژی مەغریبی هیچ دەبێت بە جەماعەت نوێژی عیشاش 100% دەبێت بە جەماعەت بی و پێشی ئیمام بڕێ الله ئەکبەر دەبێت لە مزگەوتێ بی جەماعەت ئەوهانە نوێژی عیشایەت کرد دانیشە ئەو ویردانە بخوێنە جارێ پێش هەموو شتێکی پاش عەسرەکەی پێشەوەی شەوی 27 دەهێ هەموو ئەذکارەکانی مەساع بخوینە زیکری ئێواران لەو هەندێک شەوەکەی موفق ببی ئەو جا وەرە دانیشە ئەو ئەذکارانی پێغەمبەر خوێندی صلی الله علیه و سلم کوڕە لە ژیان یەک شەوەشی پێغەمبەری بژی صلی الله علیه و سلم خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانەی هەر لێ ببوونە عادەت ئەو عیبادەتە جوانان ئەو سونەتانە جا ئەوانە إن شاء الله تعالى بمضبوطي بكان والآية الشديدة ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر شهادة كل آمن الرسول يوم الآخر تدانيا إيمان بخواي جورا يعني إيمان بوجود خواي جل جلاله إيمان بالربوبية كخواي جورا خالق ورازق وهمش شيء رام هنا وألوهية خواي جورا يعني هر خدا لا يقبرسنيا وناوكاني خواي جورا صفاتكاني خواي جورا وخدا جورا وكوهيسني هيت شو خواي جورا نزل جلاله هاي إتر أو إيمان لسروي دائما زين برزانم پیغمبر فرمی صلی الله علیه وسلم خواي جورا مالی دنیا دادات همو کس خوشی بی یان خوشی نوی اما ایمان هر کسی چی خوش نوی ایمانی ناداته الله اکبر ایمان اگر خوا کسی چی خوش نوی جل جلاله ایمانی ناداته كوات أعظم نعمة أكبر نعمة من نعم الله سبحانه وتعالى أن تكون مؤمنا گەورەترین نعمەت لەو دنیا ئەوێت ئیمان داربی و هەر کەسێکی خدا ئیمانی دایە دیارە خۆشی دەوێ جا لەوانەش دەرەجاتن ئەگە عیلمیشی دایە لەسەر ئیمانەکەی يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات ئەگە هاتی لە شەوانش دانیشی لەو مەجلیسانە ئەگەر ئەهلی قورئانش بووی ئەگە بوویە حافظ القورئانش ئەگەر شەونێژشت هەبی شرف المؤمن بقيامه بالليل بەیەکەچی بێ وەڵڵی ئەتوو لەکن خوای گەورە شەرەفت کەمە شەرەف یعنی ڕێزت کەمە ڕێزی ئیمانداری بە شەونێژە ئەوانە هێدی ئەو هەتا دەگایە ئەو دەرەجەی ئیحسان ئەوێ ئەن تعبد الله كأنك تراه وهە خوای بپەرستی فكأنما توی خدایە بینی دەرەجەی دووەمی ئیحسان فإن لم تكن تراه فإنه يراك ئەگە تو خدای نەبینی وە بزانی خدا ئەتوە بینی جەل جەلاله ئەو دەرەجەی دووەمی ئیحسانە ئیتر ئەوەیە ئەبێ ئەولیای خوای گەورە و خوای گەورە بمان کاتە ئەولیای خۆی بۆ خاتری عەزەمەت و گەورەی خۆی کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شتانەی باس کردوون لە بەرووبووم و ثەمەرەی ئیمان ئەمە ئیمانمان هینا مامۆستا گوتمان یەڵڵا ئامەنا بالله ئیمانن بە خوای گەورە هەیە چی ئیستیفادە دەکەین ئیستیفادەکانی دنیایان قیامەتێ با دنیای پێشی بڵێن چکە دنیا پێش قیامەتێ یەکەم تحقيق عبادة إخوة وتوحيد إخوة يقول هر كسر إيماني تواوبي عبادته شيء زوان دكا تندي خللت لإيمانها بي عبادته هندسستو بستو لسرخو بيسرو بر كابرهات شورين ويشكر الله أكبر الله أكبر بيغمر فرمس عاصم ورا كاكا صلي فإنك لم تصلي تنويج نكديا نويج شيء كي كدو بعجلة نويج شيء كي كدو بعجلة قوتي بيغمر صلى الله عليه وسلم فرمي نويج كبو نويج نكد سيم نويج كد فرمي يا رسول الله والله مزياتر نزانم بيغمبر فرمي صلى الله عليه وسلم نيجا وهانينيا هتوكا فاتحة بتواي خويندو آيات خويندو سيور ركوعي دبي راب وستي للركوع سبحان ربي العظيم كان بزواني دبري كقوت سمع الله هستايوا دبي راب وستي تا بشت راس تبيتو او طمأنينتي بيدرين كتوي السجدي دبي راب وستي بقدر قوتني سبحان ربي الأعلى بزواني كهستا ولا بين هردو سزدان رابوستي ستانو هاتي نيشكرا بين سزدان رانا وستن كاتسيو سزدي دي رابوستي كهست بيست هستيوا راوست دانيش او هستوا الا سزدي تلاوه نبي سزدي تلاوه راس على دستيوا بيستي بجلسه الاستراحه هناك ابراهيم برزم او نيجا بخاطري خوي او نيجا خدامه والله بالله عندك نيجا كان حاشا استغفر الله اقلو بشرش بكل اللي قبولناك اديت له باري تعالى بك خدا بيستي بنجتنو اتو بيست بونجي كواتا هر کسی چی دیت جوان خوای دپرست تنها خدای گوره دپرست و عبادتش جوانی دکر بزانه ایمانی زور بقوته و انسانه
والله برانی خۆشەویست بەڕێزم وەشی لە شادی هۆ ناکەی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله پەنجەی خۆ برن دەکەیەوە ئەمن هەندی ئەو منزەڕم پێت جوانە چ لە منداڵەچی چ لە پیرەمێردەچی لە حەجێ دیتیتم لە هەرجێکی لە هەرجێکی دەبینم وەچێک ئەو پەنجەی خۆ برن دەکە هەندم کەیف بۆ منزەڕە دێ هەندم پێت جوانە چونکە ئەوە علامەتی توحيدي خواي قوري إنسانية علامة هندي إنسان موحدة دل خواي بس أتو إياك نعبد بس أتو برسني وإياك نستعين إلهي بس داوى يارمتي لتوكين هند زوان أو بنزي سنة شتماشي بنزي خوب كيوش دري إيش أشهد لا إله إلا الله هذا حديث هي قرب زوليني أجنش زوليني قيدنا كيك زار راقلي حتى خلاص حتى سلامي دديو زا بنزي خود أو هالي بكي درسته أو هالي بكي درسته أو هالي بكي درسته قيدناك ئەمن ئەوم لە هەمان پێ خۆشترە سێزدە قەولی لەسەر هەناوانە ئەو چۆن بکەیت کەواتە بە ڕێزان و خۆشەویستانە دیتت پەنجەی جوانە و هەڵێکرد نوێژی لەسەر خۆ دەکرد بزانە ئەو ئینسانە ئیمانی فولە ئینشاء الله تعالی دووهەمین هەر کەسێکی خدا ئیمانی پێدا بوو علامەتی دووەمینی ئەوێ بەرووبوومی ئیمانی ئەوێ ئەو ئینسانە حڕە لە ژیانی خۆ عەبدی کەس نییە تەنها عەبدی واحد الأحد نەعەبدی شەهوەتیتی نەعەبدی شەیطانی نەعەبدی ظالما نەعەبدی إنساني بيسا نعبدي برادر نعبدي باري عبدي هسني تنها عبدي خواي قوريا تن خوشة يا ربي خواي بعبدي خمان قبولك يا رب العالمين سيم يختار الحكم الشرعي دائما حكم الشرعي في خوشة شريعتي في خوشة ملا يحيى مزوري سطو هشت سال بيش استا عالمة شي زور قورة بوا لآميدي بوا دعا تشويتا موصلة حالي ملاي كردا هري لو تكسو مدرسة على تقدا هراتا مصري هراتا بغداد العنو مرقدي لكن الشيخ عبد القادر جيلاني رحمة الله عليه بلي شارديتو لا قبرستاني كرخ لا بغداد اخيرا سو بغداد لنا كردا بيعي مخلص وعالم وانا زور زي نابتو زو دريا كانوا ما عبد الكريم مدرسو دبي زهرت كرد دجمني ايك دينا ايك لنا وان هركوي زاري لنا ملان ايك بروكك ها بيشي حمام لا دجاتيكن كور برام او برات ولو خاطري خو لذات بيت خوش او ياتوناكي او ديكا ما مستاق بس يستلم مزقوتي من او خلقته خوزقا لو حردو بيراوم لو دانا بان خدمتهم كربال السريخهم دانا خوا كاتو شتيكي امن دم كرباش تردكي باشا وحسادته بيست سي لبيني ملان لبيني مهندسان لبيني دكتوران لبيني قيادة وسروكة كان أو تسيك كسك حلقة حمود جناتي لكن وشيك دروس بولنا كردا إذا دجنات لكن وشي كوي دجمني سريك دي كرد ما مستحيل مزوري ذات ماشكا هل بجارني حكم شرعي تنزوانا فرخيشي أصبي تبه هديان داي نازان بيداي كرد أصبي شي كتسكوكا أنقول تي بيدرين جواني أصبي هینای لە ماڵێ بەدەستی خۆشتی دەدای لۆی گەورەی بکە پێویستە حەجێ فێرە پشتی کرد گەورەی کرد جوان لۆی بە حەلالی بیستە حەجێ بە پارەی حەلال بە پێڕۆکی حەلال بۆ ئەسپ وەختی مەوسمی حەجێ نێزیک بوو مامۆستا مەلایحێ مزوری لە ئامێدی سواری ئەسپی خۆ بسم الله الرحمن الرحیم یاڵە باش بسمە حەجێ چوو ڕۆیشت بە شامێدا و لە شامێ دزی هاتنە سەرڕێ دز سێ چار دز هاتنە سەرڕێ وەلا ئەسپیان لێستان برجانكن قاضي أو زماني هشتا دولتي عثماني بضعيفوكي مابو زماني مير محمد سوران خو نمجني سطو هشتا وهش سال بيش استا ما مستيحيان بردا بيش قاضي قوتان أو هسبايا ميدزيتي زورا أو عالمة قوريا فقيرو كبتزواني لو خو سكوكا قوري كرديا بمالي خو بخوارني خو بعلفي خو بناني تنكناني خوي قوتي برامبريك دي راوستان قوتي أنا ما مستملاي حي مزوري كاكا أو دو زلام هاتنا البينة على المدعي واليمين على من أنكر كاركسك بدي أوشتا إمنا دي بدو شاهد يابن دو شاهد هاتنا بيش قاضي قوتي أشهد بالله دو دزات قوت أشهد بالله أو هسبيو كابرايا ملاي حي مزوري دستك أو هاكتك شواكت خلاص حكمي خوادي بيسري خلو حكمي خواي شوركن والله أصبو كان لإمام مستملاي حي مزوري ستا والله أصبي لستاندو قاضيش قوتي أتو تقصتي قوتي والله أمن ما تقسم ما دام شاهد أو كرت قصيان كرتها من ملكتسم لو أمري خواي قاضي هندي ملايحيم زوري عالم نبو قوتي هاستن حكمك الرويش هاستا كاكا تبرو ما دام أصبت لو أنا استاند لو أنا دزيا أصبي خوان بردوا ما هو ملايحيم زوري قوتي جناب قاضي هشتا شارع مايتي قوتي سيمايا قوتي بيان بلي بوانا دخوا أو شادنا أو وتي كان جمنا أصبت لو أنا دزيا قلت يعني والله
ورا شاهدين وتكنجي واسبا ورا صاحبي اسبيات وتكنجي او يحيى بن خالد المزوري او هاسبيتو زيغوتي سالكا اذا ما يحيى مزوري قلت برا ما دام سالكا لتمزيا حقي او صالش لمن ورق الشريعه قاضيه ولا بينك دي بحقي صالش بدمي ولا لبركوكي خو باري بيتسو حزي حقي صالش شي داني قلت با شريعتي خوي وجه خو تطبيق بكري او ايمانه دشي زاري والله ايوانيا بس لو هندي بو قاضي جارش كلبير نكا اگه کەسە کەس شەچی دزی لێ بپرسیوەتەی کەنجی دزی حەقی ئەو هەندە ماوێش لێ وەربگریتەوە ئەوەیە ملکەتکردن ملت لە مووی باریکتر بی بەرامبەر حکمی خوای گەورە ئەوەیە تەقوا ئەوەیە ئیمان خوای گەورە فەرمی فەلا وەڕەبیکە سوێن بە عەزەمەت و گەورەی خوای تۆ کەما ئەی محەممەد یعنی سوێن بە عەزەمەت و گەورەی خۆی دەخۆ خوای گەورە فەرمی لا يؤمنون ئیمانتان تەواو نییە حتى يحكموك فيما شجر بينهم حتى محمد المصطفى نكن حكم صلى الله عليه وسلم بجوري الشريعة ويش نكن لسر همو أو شتاني كل الجان تبريان ثم لا يجدون في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما برزانم والله بشريعة إسلام هر محكمة كرا أو أنا هيتيا لبردلي نامني بحقك شي بروا مرتاحة بي چونك أوي دستي بقرآن دادا يعني الشاهدين خلاص ما بيخوي خراك اللي قربالوي بي چارەمین یەک لە بەروبوومی ئیمانێ لە دنیای ئەوەیە حەیاتەن طەیبە ژیانێکی خۆشت دەبی ژیانێکی پاکت دەبی ئەوە تازە سەحوەی ئیسلامی دروست بوو لە گوندی خەڵک تازا بۆ ئەهلی مزگەوت و داهاتنە چن و سیواچان بکاردینە و شلواریان کورتە کرد و ڕدینیان بەردا و ژن چ بوونە سەرکانێ خێزانی یەکێکی لەوانەی تۆبەی کردبوو بەوانی کەی گۆدوی کچێ ئەنگۆش لە خوەرنە مزگەوتی لە خۆ ببنە ئەهلی دین بەخوای ئەمە لەوەتێ پیاوەکەم دەستە مزگەوتی و سیواچی دەستداتێ و چویتە ناو ئیسلامیەوانە بەخوای یەک شەڕشمان لە مارێ نەکردیە جا خۆشەویستان ژن و پیاویش لە مارێ ئەگە گەڕان و لای خوای گەورە چوونە سەرڕێی ئیسلام و مسلمان لەگە مسلمانان دابوون شەڕ لە مارێ نامینی موسیبەت لە مارێ نامینی خۆ شەڕ لە شەڕی مارێ نەخۆشتر نییە هەموو دنیای لە سکابرەی تاپۆکەی ئەو گەنجە نیشتە ژنیان نینە نەترسێت لە ژنینانێ هەموو دنیا ئیوی بی کە لە مارێ بۆ شەڕچۆ دەرێ وازانی هیچی نیە لەو دنیای وازانی دەرۆزەکەرە بەڵام ئەگەر هیچی نەبوو لە ماڵێ وەکو پێغەمبەرە فەرمی صلی الله علیه و سلم وشی خێزانێ حەتابەکە ئەوی کابرای ئەچوو داریەکردن داری هیچەکردن لە چیای داتەوە ژنەکە لەبەر ڕۆژێ ڕادۆست دەگو پیاوەکەم وەچی پێشنێ سەدرێن کۆرە بم پیاوەکەم لەبەر گەرمایە بێ بچم لەبەر سێبەری داژێ بەخوای چاوەڕێکەم هەتا دێتەوە خواردنێکی خۆشی لۆدانە خۆی وەکو بووکان لە ئەڕازاند و چاوەڕێ کرد پێغەمبەر فەرمی دوعای لەو ئافرەتێکی فەرمی ئێوەش ژنەکانتان باوەکو ئەو ئافرەتەی بن جا ئازیزان و خۆشەویستانم ئەگەر ئافرەت لە دینی تێگەیشت پیاو لە دینی خوای تێگەیشت کەس عاجز ناکە چونکە پیاو وا لێ تێنەگەیشتە ئەو ژنە هاتە بەردەستیوی بیچەوسینی تۆ بیکوژی چی بیرێتێ بە کەیف خۆبی ژنیش دەزانی ئەو پیاوە بەستلۆی خەڵق نەبووە هەمووشت هەر خزمەتیوی بکە ئەو پیاوش دایکی هەیە بابی هەیە برای هەیە خوشکی هەیە خزمی هەیە برادەری هەیە ئیشی هەیە کەسابەتی هەیە ڕێی خۆی هەیە احترامی ڕێیەکەیگیری ئەسڵەن لە هەندێک شتان هەلەی ناپرسی لا تسألوا عن أشياء إن تبدى لكم تسؤكم وشي محقق عدلي برسي إيه ساعات هندي إلى شيء بوي تذكر تدخوار بتفاصيل إذا بياو طاقتي تفاصيل يعني جنيش ما مستشير زاد يقول جن 12,000 قصي كالروجي زور 12,000 قصي جورا أقرأ زور زحمته أما دبي توافق كبي تيجيشنا كبي أو إيمان وادك جيان خوش باحترامي يقدي بيقولوا خوش ويستيان لبيني هبيت يا ربي خوا أوينا خوشي لمالي هي بيكي تخوشي بخاطري عظمته قوري خد أنت علاقات اجتماعي برادر جيران ها كرا والله علاقات اجتماعي بس لنا وما لنا مسلمانان أو ما وقت دبي ما وش باشا براكش ليري أجيلي بو براك هاتكنا من مالي قوتي آفرتك هي لفرنسا إلى بياوتش ماربكي داكو بابيش نكش لمغربة كتس لفرنسا باب لمغرب بابو برا لمغرب أمش قلت متى باشا والله بأونلاين هم هات سرخت قلت برا دو شاهد عملوا بينا كورا قلتي واصل دو شاهد لفرنسا اللي شدري بالخوة شيء رنيا أتولي لها تاتي محكمة حد كسر اللي راس بسواري سيارة كده يخوان له محكمة والله كسك مودسناكي كسي بيش نعمل بي لير لكرم دانش والله شاهد عملوا بدا عالم هم إيش خويه هم هري لو صار إيش جن بياو برو إيش للصبين هاتان ساعات هندي كيس تلفوني كيلو داش خوي قلت دايا قلت بله قلت نخوشم قلت إذا كنت برو دكتوري قلت ده زور نخوشم قلت إذا كنت برو دكتوري والله منيش دكم بخال الشركة يزنم نادم لو شركة من خريج إيش كذني ما أي هوار دايق لنا قريب دايق نتواني لها البهاني كتكي بروا أو أوروبا
لە فەڕەنسای ژنوبێر بێکەوە دەچن مۆتەی دەخۆن هەر کەس پارەی خۆی دەدا هەر کەس حسابی خۆی هەر کەس ئیش خۆی کردیا باشە لە ئەوە قمەی دموکراتیەت و فلان و بیان ئەو ژیان ئەو ژیانە بێسەروەرە عیلاقاتی ئیجتیماعی هەر بمرین لە وڵاتی خۆ هەر بمرین لەنا ئەو مجتەمەعەی کە بە کەلیمەی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله پەروەردە بووین لە بەروبوومی ئیمانە ئەو خۆشەویستێ لە بەینیمە هەیە کەسێک نەخۆش دەبی 50 کەس دەرێ سەلام عەلەیکوم یەکێک بڵەکی خوێنی دەوێت ئەمە لە کولێی شەریعە بووین هەموو ڕۆژە لە دەرگاندا بڵە خوێنەکی ئۆزاید هەموو هەرێ ئەو تەڵەبەت جوانانە لە ناو محاضەڕەی دەچۆ خوێنە پاکیانەدا و ئەو خەڵکی ڕزگارە و سبحان الله حتا ئێستاش بەردەوامە ئەو شتانە هەموو لە کوردستانی یەک کەس خوێنی بوێ دێنە مەقەڕەشی موسڵمانان دێنە نزامچە ئەو هەموو خەڵکە دەڕۆ ئەوە لێرە هەیە برام خۆ لە ئەوروپا لەوانە کە ئیمان نەما ئەو شتانە نییە و عیلاقاتانە یەکی دیکە لە بەروبوومەکان عزة ورفعة وعلو ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون خواهي جورا فرمي خدا صاحب عزة مطلقة شكو قوريهم ويخدايا بيغمبرش صلى الله عليه وسلم سربرزة صاحب شكويا خواهي جورا عزتي بيبخشيوا خۆشەویستان دەڵێن دوو کەس دەموچاوی پێغەمبەری بە تەواوی دیتیە دوو کەس دەڵێن دوو کەس بە جوانی و دەموچاوی جوان دەموچاوی پێغەمبەری دیتە لە 23,000 سەحابە یەک نەتوانی جوان وەسفی پێغەمبەری پێ صلی الله علیه وسلم یەک نەی دەتوانی هەتەماش بە جوانی تەماشای دەموچاوی پێغەمبەری پێ صلی الله علیه وسلم سبحان الله هێندە بە عزت بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هێندە بە ساموهەی بەدووە ئەو دوو کەسانش فاتیمەی کچی ولا حضرت أبو بكر دلين كسيد كبيغمبر صلى الله عليه وسلم بزواني وها زوان تمام كس تمام نيدتواني ها زوان تماش بيغمبر صلى الله عليه وسلم أبي عزة خوابي بخشيا لأنتم أشد رهبة في صدورهم من الله إيوه بس بشرط شيء دقيق خواي دابن خوا رهبة وترسك تانداته قسم بخواي جور اللي تاند ترسين شون كافر اللي تاند ترسين منافق سبحان الله خواهي جورا فرمي بس منافق عزة إيمان داري نزاني زان له سكو داين دقي إيمان دارن دا خوبة إيمان دار بشانة دا يعني عزتي سبحان الله كافر بكافرتي خوي عزتي إيمان داري يزاني عزتي خواه وبيغمبر إيمان داري يزاني بس منافق عزتي خواه وبيغمبر هيت صلى الله عليه وسلم نتواني لبرامبران هيت بس عزتي إيمان دارن نزاني منافق چکە دەگە تو دایم خۆش بم برا پیشانە دە و دیل لەگەر تو لە بنەوەش لەسەرتە نووسی ئەوڕۆ ئەو هەی کرد سۆفرانسی ئیجتیماعی کرد دانیشتنی کرد کوڕی منافق هەیلۆ خاتری خوای ئەتو مادام ئەو منافقیشتی لەسەر نووسی لۆ برادراتی مەکەی ئەتو نازانی ئەو پارەی ئەتو بەو جاسووسی وەرەگری یا وەشکو پیرەمێردی شاعیر فەرمێ چکە مەلا بۆ پیرەمێرد ئەو پارەی بە حرام دەست ئەکەوی یان ئەی دەیتە دکتۆریان لێت ئەکەوێ بەخوای دەیتێ دکتۆر لۆ داک و بابت لۆ ڕوحت لۆ جانت لۆ سەرەتانی جەرگت والله ماري حرام نكلوتو لو قوريتو لو قورة كانتو لو هم الرفيقة كانتو والله لو كس استفادينيا من نبت جسمه بحرام فالنار أولى به ناني جاسوسي نانا حرامة پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أو قوشتي بحرام دستتكي بباري حرام إلا دبي بأقري ليت ببيتو أو قوشت بأقري نبي ناتاويتو پنابخو أو باري بوتسي ولا تجسسو باري ببرتيلي باري بدزيه باري بوشتانا جا نفاق مصيبتها هر کس چی جاسوسی لۆ بکەی ڕۆژێک دادێ بەدەستی وی ئەزیەتێ دەخۆیەوە ئەوە مسلمە دینی خوای لۆ هەر کەسێکی پێشێل بکەی لە بەخاتری هەر کەسێکی دینی خوای زەلیل بکەی ئیلا بەو کەسەی خوا زەلیل دەکاتەوە لەبەر خاتری هەر کەسێکی دینی خۆت دابنی خوا ئەو کەسەت لێ دەکاتەوە دوژمن لەبەر خاتی کوڕەکەی خۆت هەندێک شتی دینی تەنەزول بکەی خوا بەو کوڕەت ئەزیەت دەداتەوە لەبەر خاتی ژنەکەی خۆت تەنەزول لە دینی خوا بکەی ئەو ژنەت لێ دەبیتەوە سەرەتان لەبەر خاتری برادەرەکەی خۆت واز لە دینی خوای بینی ئەها ئەو برادەرە ئەگەر نەتکوژی تووشی ژیانێکت دەکا تووشی هەزارەها دەردەسەری دەکا ئەوە مسلمە قاعیدەیە شێخی ئیبن تەیمیە فەرمی هەر کەسێکت نەک ئەوە لە خودای خۆشتر بی و خوا بەو کەسش ئەزیەت دەدا هەر کەسێکت لە خودای گەورە خۆشتر بی و خوا بەو کەسەی ئەزیەتت دەدا پەنا بە خوای گەورە یا ڕەبی خوا ئەو دڵی ئێمە ئەمانەتی تۆ بێ غەیری خۆشەویستی تو و پێغەمبەرەکەت و دینەکەت و ئیماندارانی حەقی یا ڕەبی خوددا جێی کەسی تێدا نەکەوی یا ئەرحەم الراحیمین جا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين بس إيمان دار من إيوه برزن خواي جورا فرمي بلام عزتي إيمان داري سندا استوى عزتي وبياوي سندا عزتي من سندا عزتي وي سندا إيمان تسند زياتر بي عزتة تند زياتر
سامتن دە زیاترە هەیبەتت دە زیاترە چەندی ئیمانت لە خوارێ بی هێدی عزت شت دێتە خوارێ کەس حسابت لۆ ناکە لێ کابرا دەبینی هیچ عزەتی نییە لە ناو ماڕوومدارکردنا کەس ئەوە ئیمانی ضعیفە ئەوە لە بەرامبەر حدودەکانی خۆی ضعیفۆکەیە ئینسانێکە حدودی خۆی بە جرئەت بوو حدودی خۆی بەزان چۆ زینایە چۆ فاحشی چۆ دزیە چۆ هەموو شتێکی هیچ سام و هەیبەتی نامینی پەنا بەخوای گەورە یا ڕەبی خوا بەو دینە بە عیزەتمان کێ بۆ خاتری عەزەمەت و گەورەی خۆت لە کۆتاییەکانی ئەوانەی کە ئیستیفادەی دنیایانە لە ئیمانەکەین ئیستیفادەکان کە خۆشەویستی زیادەبی و هەروەها ئەخلاقی جوان پەیدابی و هەروەها عەدالەت پەیدابی کابرا گوتیان عەدالەت نەکردن زۆر شتێکی خراپە زوڵم زۆر شتێکی خراپە یەکێکیش گوتی وەڵا برا زوڵمێ بکە لەو خۆی خراپە ئەبوو هورەیرە فەرمی وەڵڵاه دروی دەکەی والله طيري حبارا طيرك ناي حبارا طيري حبارا لبر ظلمي ظالمي لنا هلاني خود امري طيرك يا سبحان الله كظالم ظلمك او لزيخ ولا تاوى دمري سبحان الله لا هلاني خوي طير سبحان الله پیغمبر فرمي صلى الله عليه وسلم وشي باران ناهي حيوانات هم دعاء لإنساني كفر دعاء لك لعنة لك اندر اللعنة لي ولا برنقو باران ناهي كابرا خو كجناحك بس لخو خراب نية مالي خرج خراب واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة خوشويستان قازان زكاني قيامتش وعد الله المؤمنين والمؤمنات تي إيمان داري بيو تي إيمان داري جن خواي يقول وعد دا ما دام إيمان دار لسر إيمان بجي ولسر إيمان بمري جنات خدا يقول سن بهشتان شان بي بخشي ئافرەت لە سەر ڕێی غەزای ڕاوەستا بوو سەحابە هاتنەوە هەر شەهید هاتنەوە هەر شەهید هاتنەوە وەختەچی پیرەژن گوتیە پێغەمبەری سڵ عەلەیهی وسەلەم ئادی کا کوڕەکەی من گوتم وەڵا کوڕەکەی تو شەهید بۆ گوتم ڕاوەستە هیچ مشکلم لەوەی نییە شەهید بۆ بەس لە پێغەمبەریە پرسم سڵ عەلەیهی وسەلەم داخوا چوویتە بەهەشت یان چوویتە جەهەنەم ئەگەر چوویتە بەهەشتێ ئەلحەمدولله بە حەفلەی بکەم حەفلەی یعنی کەیف خۆشی دەرببڕم بەس ئەگەر جەهەنەمی بی پەنا بە خوای گەورە پێغەمبەر فەرمووی چوویتە جەهەنەم چکە و لە خوای گەورە دەپرسی خوای گەورە وەڵامی داتەوە با قوڕێ بەسەری خۆ بکەم ماڵ دعای بکەم ماڵ وێران بوویمە گەیشتە پێغەمبەر صلی الله علیه و سلم گوت یا رسول الله ئەوەی بووە الحەمدولله بەڵام یا رسول الله کوڕەکەی من لە بەهەشتیان لە جەهەنەمەیە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم فلان خۆب کوڕەکەی تو لە یەک بەهەشتی نییە بەل هیە جینان واللهی چەند بەهەشتانێکن خوای گەورە بە قسمەتی کردوون یەک بەهەشت نییە ناو ژۆری بەهەشتەکە حەوشە بەهەشتەکە دەچێت لێوی ڕووبارەکان بەهەشتێکی دیکەیە دەچێت ناو مخەیەمی حۆریەکان بەهەشتێکی دیکەیە دەگەڕێی بە ڕەفرەفی لەسەر بەهەشتی دەسوورەوانە هەموو بەهەشتن خوای گەورە بەتوی بەخشیون یا ڕەبی خوا ئەو جینانەمان بە قسمەت کردو خاتری عەزەمەت و گەورەی خۆت ئەوجا جەناتین چەند بەهەشتانێک تەجری من تحتها الأنهار ئاو دەڕوە لەنا ئەو باخچانە لەنا ئەو بەهەشتانە ئاوەکە سەرچاوەکەی لەناو باخچەکانە ئی خەڵکی نییە بەرماوت لەو بێت خالدینە فیها نامرن لەو بەهەشتانە ومەساکینە طەیبە چەند مەسکەن و خانیەکی پاک نەتۆزیان لەسەر دەنیشێ خۆڵبارانیان بەسەر دادێ ومەساکینە طەیبە جامەکانیشان ئەبەدەن تەم ناگرێ في جنات عدن لبهشتانك كبهشتان عدن ورضوان من الله أكبر لوش خوشتر خوالت راضي دبي يا ربي خوالي ما راضي بخاطر عظمة قوري خود ذلك هو الفوز العظيم خوش يستن أوي فوز عظيم الآية تشتكي سورة بين خالدين فيها أبدا بأبدي لدى أجن رضي الله عنهم ورضوا عنه خدا لوان راضي أوانش نعمتك كان إخوة راضين ذلك لمن خشي ربه لو تسيا لبرتسيا لبروي أوانا لخواتر ساون جل جلاله لكو تايدا داول خداي جورد كندلين الحمد لله رب العالمين اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد إلهنا خالقنا نسألك بأنك أنت الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد يا ربنا يا أكرم الأكرمين يا أحكم الحاكمين يا ذا الجلال والإكرام يا ذا الجلال والإكرام يا ذا الجلال والإكرام يا من يجيب المضطر إذا دعاه لتأبارن يا أرحم الراحمين عفو من كله مقناها كان من خوش بي يا أرحم الراحمين بخاطرنا وجوانا كانت بخاطري اسمي أعظمت بخاطري اسمي أعظمت بخاطري هم أونا وجوانانت بخاطري كلمة قرآني مباركة بخاطري توراة
تەورات و ئینجیلی دەستکاری نەکرا بۆ خاتری سحوفەکانی ئیبراهیم و موسا بۆ خاتری هەموو سحوفەکان لە زمانی ئادەمەوە هەتا محەممەد المستەفا صلى الله عليه وسلم خوایە بەبێ عەذابی بمان بەیتە بەهەشتێ خوایە بەبێ عەذابی بمان بەیتە بەهەشتێ خوایە بەبێ عەذابی بمان بەیتە بەهەشتێ خوایە ئەو شوێنە مبارەکەی بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت خوایە مزگەوتەکانت بەرەکەتدارکەی یا رب العالمین پڕ ببن لە حفاظی قورئان پڕ ببن لە حەفەظەی قورئان پڕ ببن لە ئەولیا پڕ ببن لە سڵەحا پڕ ببن لە مجاهدون پڕ ببن لە ئینسانی کە لە بۆ تۆ لێبراون یا رب العالمین یا ئەرحەم الراحمین لێت ئەپارنەوە لە ئەولیا و پیا صالحەکانمان حساب بکەی حەشرمان لەگەر پێغەمبەران و صدیقین و صالحین و شوهەدا بکەی بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین لە دایک و باوکمان خۆش بی خدایە شیفای نەخۆشەکانمان دەی خدایە قوتابیەکانمان ناجحی دنیا و قیامەت کەی خوایە ئەمن و ئەمانمان زیاد بکەی خوایە ئەمن و ئەمان و ئیمانمان زیاد بکەی خوایە بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت شوانێک بۆ ئومەتی محەممەد المستەفا بنێری یا ئەرحەم الراحمین بەسام و هەیبەت و عیزەت بێ ئەهلی قورئان و سنەتی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم یا ئەرحەم الراحمین یا ربی خوا لە مردیەکانمان خۆش بی ئیلاهەنا لە مردیەکانمان خۆش بی ئیلاهەنا مردوەکانمان لە حاڵەتی بەرزەخان خودایە لیان خۆش ببی خوایە قەبرەکانیان بکەی تا مێرگێک لە مێرجی بەهەشت خوایە ئازیزانمان لە بن ئەو ئاخەن چاوەڕێی دوعایەکی ئێمەن خوایە لە ئێمە دوعاکردنە خوایە لە ئێمە دوعاکردنە و لێتە پەڕن یا ئەرحەم الراحمین عەفویان بکەی یا ئەرحەم الراحمین عەفویان بکەی یا ئەکرەم الئەکرەمین لیان خۆش بی قەڵەمی عەفو بەسەر گوناهەکانی ئێمە و ئانیشدا بدەی یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە لە خاتری عەظەمەت و گەورەی خۆت ئەوەی مرادێکی لە دڵی هەیە و شەرعیە خوایە مرادەکانی حاصل بکەی یا ربی خوایە لە خاتری عەظەمەت و گەورەی خۆت ئەوەی لە سەفەرە و لە سجنە و لە دوورە وڵاتە و دوورە لە ماڵ و عائیلە وڵاتی خۆ یا ربی خوای بیان جێڕۆ بە سەلامەتی بە ئیمانەوە یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خدایە ئەوەی مشکلەی هەیە خوایە لەناو دڵی خوایە تو دڵی هەمان ئاگاداری یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین یا ئەرحەم الراحمین یا ربی خدایە مشکلی هەموو لایەکی حەل بکەی یا ربی خوا مشکلی مسلمانان حەل بکەی ئەو مشکلی لۆ بە کەفارەت حساب بکەی نەخۆشیەکانمان لۆ بە کەفارەت حساب بکەی یا رب العالمین یا ربی خدا ئەوەی لێرە دانیشتێ و قەرزدارە یان لە هەر مزگەوتێک یا ربی خوا قەرزەکانمان لەسەر لا بدەی یا ربی خدایە حاجەتەکانمان بۆ جێبەجێ بکەی یا ربی خدایە بە قەرزداری نەمرین یا ربی خوا حەقی کەسمان لەسەر نەبی کاتێک دەمرین یا ربی خوای بەتایبەتی حەقی دایک و باوکمان لەسەر نەبی و خاتری عەظەمەت و گەورەی خۆت یا ربی خدای بە خزمەت پێغەمبەری ئیسلام بگەین یا ربی خدای بە خزمەت پێغەمبەری محەممەد المستەفا بگەین یا ربی خدای بگەینە خزمەت محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە خاتری عەظەمەت و گەورەی خۆت لە حەوضی کەوثەر یا ربی خدایە لە خاتری عەظەمەت و گەورەی خۆت بە شەفاعەتی ئەو نازدارەمان بێخی یا ربی خوا لەسەر دینی ئەو نازدارە بژین یا ربی خوا لەسەر دینی ئەو محەممەد المستەفا صلی الله عليه وسلم سەربەرزی دنیا و قیامەت ببین یا ربی خوا لە خاتری عەظەمەت و گەورەی خۆت هەر عالمێک هەر مسلمانێک لە هەر سزنێکە یا رب العالمین دەرگای خێری لێ بکەیتەوە خدایە بیجێڕە ناو ماڵ و منداڵی خۆی خوایە بە تایبەتی عولەمانەی سعودیە یا رب العالمین خوایە ئەو زانا گەورانەی سعودە یا رب العالمین چیدی لە بەردەستی ئەو زاڵمانە لە سزنێدا نەبن یا ئەرحەم الراحمین یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئومەتی ئیسلامی استیفادە العلمی وانە بکە یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین وصلى الله على سيدنا محمد والحمد لله رب العالمين ربنا لا تؤاخذنا إن نسينا وأخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين آمين وصلى الله على سيدنا محمد الحمد لله رب العالمين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك